سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران، بەرزبوونەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا، بەردەوامی میلیتاریزەکردنی شار و شارۆچکەکانی کوردستان و ئێران، کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری تەورێز و بەردەوامی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرپزیشکان لە ئێران. دەست بەسەرکردنی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران ڕۆژی سێشەممە چواردەی ڕێبەندانی 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و چارەنووسی نادیێرا. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەو هاوڵاتیە بە ناوی ڕاشد ئەڵڵابەخشی بە هێرشی هێزەکانی ئێدارەی سڵاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. جێگەی ئاماژەیە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە. بانکەشت و لێپرسینەوەی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە بەپێی راپۆرتەکان هاوڵاتیەکی خەڵکی گوندی تەنگی سەر بە شاری سنە و دانیشتووی شاری مەریوان لەلایەن ئێدارەی سڵاتی مەریوانەوە بانکەشت و لێپرسینەوەی لێکراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی خەبات مۆلودی تەمەن 34 ساڵ پاش بانکێشتی بۆ ناوەندە ئەمنیەکان هەڕەشەی لێکراوەکە پێویستە بەشداری لە هیچ یەک لە ناڕزایەتیەکاندا نەکات و سەرەڕای ئەمەش بەڵێننامەی لێوەرگیراوە. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان هاوڵاتی خەڵکی شارەکانی کوردستان لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە بانکێشت و هەڕەشەیان لێکراوە و تەنانەت بە ڕێژەیەکی بەرچاو ژمارەی دەست بەسەرکراوان لە زیادبووندایە. بەرزبوونەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا بەپێی راپۆرتەکان سەرەڕای ئەگەری دەستپێکردنی دانوستانەکانی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا ڕۆژانە ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوانیان بەرزتر دەبێتەوە. بەپێی و وێنانەی بەدەستمان گەیشتوون پەهبادێک لە جۆری شاهێد 139 لە کاتی نزیکبوونەوە بە کەشتی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆن لەلایەن ئەرتەشی ئەمریکاوە تێکشکێنراوە. ئەمە لە کاتێکدایەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی پەیوەندیداری ڕژیمی کۆماری ئیسلامی ئەمریکا با بڵاوکردنەوەی چەندین ڕاگەیەندراو ئاماژەیان بەوە کرد کە دانوستانەکان ڕۆژی هەینی 17 ڕێبەندان دەست پێ دەکات. بەردەوامی میلیتاریزەکردنی شار و ناوچەکانی کوردستان و ئێران بەپێی راپۆرتی گەیشتوو سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 3 هەفتە لە دەستپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی و هەروەها کوشتنی دەڕەندانەی ناڕازیان ڕژێم هێشتا بەردەوامە لە ناردنی هێزی سەرکوت بۆ شارە جیاوازەکان. بەپێی هەواڵی گەیشتوو هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەواهەنگی لەگەڵ سوپای پاسداران با شێوەیەکی بەرچاو لە شارە جیاوازەکان جێگیرکراون و ڕوبەڕووی هەر چەشنە ناڕزایەتیەکی خەڵک بەمبەستی وەرگرتنی مافەکانیان نەبنەوە. هەروەها شایانی باسە هەندێک لە شارەکان لەوانە تاران، ئیسفەهان، کرماشان، سنە، زاهدان و مەشهەد هێزەمنیەکانی ڕژیم هێرش دەکەنە سەر ماڵی هاوڵاتیان و سەرەڕای بێڕێزیەکی زۆر بەشداربوونی ناڕزایەتیەکان دەست بەسەر دەکەن. کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری تەورێز ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری تەورێز دژ بە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی کۆبوونەوە. بەپێی و وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون بەشداربوونی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی بەرزکردنەوەی وێنەی گیان بەختکردووان و دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو و هەروەها بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری ئازادی دەستبەجێ هەموو خوێندکاران و ناڕازیانی دەست بەسەرکرا و هەروەها سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. ئازادی کاتی ماشەڵا کەرەمی لە زیندانی ناوەندی شاری کەرەچ بەپێی دوایین زانیاریەکان ماشەڵا کەرەمی باوکی محەممەد مەهدی کەرەمی بەندکراوی سیاسی لە سێدارەدراو
بەدانانی بارمتە و بە شێوازێکی کاتی لە زیندانی ناوەندی شاری کەراژ ئازادکرا. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو مانگی گەلاوێژی ساڵی 1402 هەچاوی پاش لە سێدارەزانی کوڕەکەی لەلایەن ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی سازکردنی گروپ بەمبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 3 ساڵ و 7 مانگ زیندانی تەعەزیری بەسەردا سەپێنرا. دووە هەواڵ بەردەوامی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر پزیشکان لە ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان لە بەردەوامی گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر پزیشکان لە ئێران، 2 پزیشکی دیکە بە تاوانی ئەوەی برینی ناڕازیانی خۆپێشاندانەکانی مانگی ڕابردوویان دەرمان کردووە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو 2 شارۆمەندە بەناوەکانی مەسعود عەبادی فەرد ئازەری و هاوسەرەکەی پەریسا پۆڕکار بە هەرێشی هێزەکانی ئیتلاعاتی سوپای ڕژیم بۆ سەر ماڵەکەیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسەکە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی ڕاگرتن یان ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان زانیاریەک لەبەردەستانیە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا، هەر شاد و ئاسوودە بن.